کاکفۆ دەکرێت چیرۆکێکم بۆ باس بکەیت کە زۆر کاریگەری هەبوو بێ لەسەر خودی خۆت. چیرۆکەکانی ئەنفال بەر لەوەی ئەم بچمە ناو ئەو باسە و چیرۆکت بۆ باسکەم دەمێ بیرۆکەی کۆکردنەوەی هەندێک چیرۆک باز بکەم. من ساڵی 2009 کاتی کە چوومە وەزارەتی شەیدان بەشداریم لە هەڵدانەوەی یەکەم گۆڕی بە کۆمەڵ کرد لە گوندی سۆریا. لێ بیرۆکەی ئەوم لۆ دروست و ئێمە بۆ وتەی ئەو کەسانێک کە ڕزگار بووینە لە کۆمەڵ کوژەکانی ڕژێمی بەعس بۆ ئەوانە دیکۆمنت نەکەین، بۆ ئەوانە نەکەینە فیلم، بۆ ئەوانە نەنووسینەوە. بیرۆکەی ئەوم لۆ دروست بوو. خۆشبەختانە وێنەگرەکەی کە لەگەرم بوو بە سوپاسەوە دەکرێت لێرە باسی بکەم. عەبدولباست زۆر هاوکارم بوو لەو شتە. یەکەم پرۆسە لە گوندی سۆریا لە سنووری زاخۆ دەستمان پێکرد، دیدارمان لەگە مەجموعەیەکی زۆر ئەنجامدا. یەک لەوانە کە دیدارمان لەگەر ئەنجامدا ژنەک بوو شێت بوو. ئەوم لێپرسی هۆکاری شێتبوونەکەی طبعاً بەخۆی نەیتوانی جواب بداتەوە. هۆکاری شێتبوونەکەی چییە؟ کوڕێکی لەگەڵدا بوو. کوڕەکەی پێی گوتم، گوتی لە کاتی کۆمەڵ کوژیەکە دایکم دوو منداڵی دەبێت، دوو منداڵی بچووکی دەبێت. ئەو دوو منداڵە دەیەوێت لە کۆمەڵ کوژیەکە ڕزگاریان بێت، چونکە جگە لەوەی دەستڕێژیان لێ کردبوون لەو شوێنەی کە پێیان دەگۆ کۆتان واتە کادین بە کوردەواری خۆمان، لەوێ ئاگریشیان لە کۆتانەکە بەردابوو، لە کادینەکە بەردابوو. ئەو هەستا بۆ ئەو دوو منداڵی بردووە دەرێ گوندەکەی، لە دەرێ گوندەکەی داینابوو تاکو بێتەوە بزانی وەزعی گوندەکەی چی لە هاتیە. کە گەڕابەوە دەبینی منداڵەکان یەکەچیان گورگ خواردیتی، یەکەچیان قۆڵی لێکردبووە و دواتر ئەمرێ خوای کە دەرێ. لەو کاتەوە دایکم شێت بووە، دین بووە. دایکم ڕۆژانە دەستە ئەو دەستەی هاواری منداڵەکانی دەکا و لێ بەگریانەوە دێتەوە. زۆر تەسی لێکردم ئەو چیرۆکە. چیرۆکی تریش زۆرە ئینشاءڵڵا لە چوارچێوەی بەرنامەکە بەڕاستی زۆر دەیان چیرۆکی هاوشێوە هەیە کە دایکی کورد چەند جەرگ سوتاو بووە. ئەو چیرۆکانە وەرە ئەو کەسانە بجێڕنەوە کە ڕزگار بووینە لە ناو گۆڕی بە کۆمەڵ. بۆ نمونە تەیموری ئەنفال کاتێ باسی ئەوە دەکات دەرێ من بینیم کە بە فیشەک لە دایکمیاندا، لە نێوچەوانی دایکمیاندا و دیتم کە چۆن خوشکەکەم بەر بۆ ناو ئەوەکە قاچی جەلادەکەم گریان، قاچی ئەو کەسم کرد کە فیشەشی پێوەنان دەرێت. سەرەتا هەستم کرد عەتفی جوولالە بۆ من، بەڵام جەلادەکەی کەلەوی گەورەتر بوو هاواری لەسەر کرد و دەرێ منی فرێداوە ناو گۆڕەکان و دواتر بە قودرەتی ئیلاهی ڕزگارم بوو. ئەوە یەک لە چیرۆکەکانە کە خۆی دەجێڕتەوە. لەوانەیە دەیان چیرۆکی ئەو هاترەویان کاتێ باسی فەرەجی تۆپخانە دەکەی، کاتێ فەرەجی تۆپخانە دەرێ دوو دەستیان دەبەستاینەوە و فریان دەداینە ناو گۆڕەکە، گۆڕە بە کۆمەڵەکە. دەرێ منیان لەگەر ئامۆزایەکی خۆم دەست بەستاوە، دەرێکەمە ئێمەیان هاویشتە ناو گۆڕەکە دەستڕێژیان لێکردین. کە دەستڕێژیان لێکردین دەرێ من هەستم کرد کە خینی ئامۆزایەکەم هاتە بنە من، گەرمی خینی ئامۆزایەکەم هاتە بنە من. دەرێ خۆم کردە مردوو تاکو و جەلادەکان ڕۆیشتین ئەوجا بە هەر نەوعێک بوو لە گۆڕەکە هاتمە دەرێ و ڕزگارم بوو. ئێستا خۆشبەختانە لە ئەمریکا دەژیم. خۆشبەختانە بەڕاستی ئینسان نازانی بەرامبەر ئەو چیرۆکە ناخەژێنانە بەڕاستی کاردانەوەی چ بیتن چ کۆمنتێکی هەبی لەسەری. بەڕاستی زۆر ئەستەمە کەسێک بتانی بە قەڵەم تعبیر لەو هەستانە بکە، لەو شعورانە بکە بێگومان لەوانەیە کە داخل